دەربارەی نەخۆشخانەی میهرەبانی و ئەو کارانەی کە دکتۆر باسی لێوەکردن بەلای ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان پارێزگای هەولێر کارێکی زۆر باشە. یەکەم ناوی میهرەبانی گونجاوە لەگەڵ ناو و بیرکردنەوەی خەڵکی شارەکەمان. هەولێر ناسناوی هەولێر بریتیە لە میهرەبانی. دووەم خزمەتگەیاندن بە منداڵانی بێسەرپەرشت یاخود بێدایک و باوک کارێکی زۆر مرۆیی ئیمانی ئەخلاقی ئاینیە و ئەو 2785 بێسەرپەرشتەی کە لێرە بیمەی تەندروستیان لە بۆ کرایە، خدای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە، خدای گەورە پاداشتی هەموو ئەو کەسانە بداتەوە کە بە هەر جۆرێک بە هەر کولفەیەک بەشدار بوونە لە پرۆژەی میهرەبانی. ئێمە بە دڵنیاییەوە لە کارەکانیان تێدەگەین، ئینشاڵڵا هاوکار و پشتیوانیان دەبین، هەماهەنگیان دەبین هەر بابەتێک پەیوەندی بە پارێزگا و بە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەبێتن، ئێمە پشتیوانی لێ دەکەین و دووبارە دەستخۆشیان لێ دەکەین لە بۆ کردنەوە و دەستپێکردنی کارەکانی ئەو پارکە